خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان ئەم ڕۆژ دەستەکەین بە تەور و گفتوگۆکانمان لە یەکەم بابەتمانە باز لە خۆڵبارینەکەین. ئەو دوو ڕۆژە و ماوەیەکی زۆریشە خۆڵبارینێکی زۆر ڕوو لە ناوچە جیاجاکانی کوردستان و عێراقی ژەکا بە شێوازێکی گشتی ڕەنگە لە ساڵانی ڕابردووە ئێمە زۆر کەم دیاردەی خۆڵبارینمان بەدی کرد بێ، بەڵام لە ئێستا هەر هیچ نەبێ هەفتەی ڕۆژێک خۆڵبارین بوونی هەیە. با بزانین دیارترین هۆکارەکانی خۆی لە چیا بینێتەوە. ئاخۆ ئەم خۆڵبارینە بۆچی لە ئێستا زۆرە و لە ڕابردووەکەم بووە، پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئاخۆ خۆڵبارین هیچ سوودێک بە ژینگاگەێنە یاخود نەخێر جگە لە زیان هیچ سوودێکی بۆ ژینگەنی. ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگە زۆر بەڕێز دکتۆر ئاکۆ ڕەشید کە بەڕێزیان دکتۆرایان هەیە لە ئەندازیاری شارستانی ژینگا، ئێستا لە استودیۆ ئامادەیە. دکتۆر سڵاو لێ بێ و زۆر بەخێر بێ. زۆر بەخێر بێ سەرچاو. دکتۆر ئەمێ دەستپێکی گفتوگۆکانمان هەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم. بۆچی ساڵانی ڕابردوو خۆڵبارین لە مایەن کات جارێک دوو جارەمان بینی، بەڵام لە ئێستا هیچ نەبێ هەفتەی جارێک دوو جار ئێمە خۆڵباری نەبینین؟ بەداخەوە ئەو ڕووداوانەی کە ڕوویان لە ڕابردووە بە تایبەتی گۆڕانکاری لە کەش و هەوایە، گۆڕانکاری پێڵەن گلۆبال کلایماتیک چێنج، ئەوانە کاریان کردووە لەسەر ئەوەی کە هەموو شتە ئاساییەکان نائاسایی بوونەوە وەکو خۆڵبارین و بوونی لافا و بوونی بڵێن ڕەشەبایی بەخوت و ئەمانە. خۆڵبارینەکە بە تایبەتی شتێکی زۆر نائاساییەوە بەردەوامە بێ بۆ ئەم 20 ساڵەی داهاتوو. بۆچی پەیوەندی بە چیەوە هەیە؟ بۆ نەدیارترین هۆکارەکانی چیەکەوە کات بۆ 20 ساڵی داهاتووش خۆڵبارین هەر بەردەوامی هەیە؟ دیارترین خۆڵبارین سەبەبی ڕئیسەکەی ئەوەیە کە بوونی شوێش نەبوونی سەوزایی ڕووبەرێکی سەوزایی پێویست بوو ئەوەی کە ئەو پانتایە کە هەیە لەو با بڵێن ئەو زەوی کە نەچێنراوە یان سەوزایی نییە یان سەوزایەکی کەمی هەیە وە بوونی ڕەشەبای زۆر ئەبێتە هۆی هەڵکردنی ئەو خۆڵی کە هەیە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، بە تایبەتی ئەوەی کە پێڵێن لە دەرەوەی سنوورەوە بە تایبەتی لە سووریا و لە با بڵێن لە ڕۆژهەڵاتەوە دێت بەرەو عێراق و دەچێت بەرەو جنوب. زۆر باشە دکتۆر، ئەوەی کە زیاتر لە میدیاکان و لە تۆڕە کۆمەڵاتیەکان و کەسانی پسپۆڕی وەکویەکە گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکان هۆکارەکەی گەڕێنەوە بۆی کە خۆمان ژینگەیەکی لە بارمانەیە، بەڵام ئەو هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ناوچانەی خواروی عێراق یاخۆ ناوچانەی کە بوون بە بیابان بوون ڕێژەی سەوزایی کەمترە. دیارترین ئەو ناوچانە چۆن کە ئەم خۆڵبارینە بۆ ئێمە هێنن؟ ئەنجا باسیش لەوە ئەکرێت ئەمە دوو ڕۆژە خەڵک ترسێکی لانیشتووە ئاڵێم خۆڵبارینە کۆمەڵی مادەی کیمیایی تایە. پێم خۆشە تۆ ئاماژێ بۆ. بەڵێ ئێمە خۆڵبارین وەکو ئاماژەم پێکرد دوو ئەوانەی کە لە ناوخۆن با بڵێن لە ناو عێراق و هەرێمی کوردستانە هەڵەکەن و ئەچن بەرەو باشووری عێراق، ئەوە زیاتر بەڵام بڵێن لە ئێمە دوورە، بەڵام هەرچۆنە بێت بەرەو ڕۆژ بەرەو باشوورە ڕوا بەرەو بەخاو بەسڕە ئەو شوێنانە ڕوا. ئەوانەی کە بۆمانێ لە دەرەوە بە تایبەتی لە سووریا و لە ڕۆژهەڵاتەوە ئەوانن کە بەشی کوردستانیشی پێوە ئەبێ. زیاترین دیاردەکان ئەوەیە کە وتمان بوونی خێراییەکی هەوای زۆر. ئەم خۆڵەکە ئەبارێت لەگەڵ خۆیان وردە پاڵێن وردە خۆڵیان با بڵێن پارتیکلی وردورد هەڵەگرێت لە خۆیان کە ناسراون بە پێڵێن پارتیکل ماتەری دوونی و لەگەڵ دەف مەبەستی لە دوونی ینی قوتڕەکەی 2 مایکرۆن و نیوە و دەی ئەوانەی کە لە دوونی و کەمترن بە تایبەتی ئێستا لەم جەوەی کە هەمانە ئێستا لە دوونی و کەمترە ئەوانن کە دارێکە چنە ناو سیەکانەوە ئەبێتە هۆی توشبوونی تێکەڵبوون بە خوێن و بوون نەهۆی تەنگە نەفەسی و زیاتریش خراپی هەبێت لەسەر هەناسەدان. دکتۆر ئەمە پرسیاری ئەوە لە تۆ بکەم کە ئەم کاریگەریە خراپانەی هەیە تێڕوانینێکی لە سوۆسیال میدیای من خۆم ئەوم بینی چەند کەسێک بۆ نمونە ڤیدیۆ ئەم بابەتانەیان بڵاو کردوانوت خۆڵبارین دیاردەیەکی سروشتینە بەڵکو دەستکردە. تۆ ڕاوچی لەگەڵام بابەتەیە؟ بە هیچ ئەیگەمە دیاردەیەکی دەستکردی لێران نابێنرێت بە تایبەتی ئەم خۆڵبارینی کە هەیە دیاردەیەکی تەبیعیە و دیاردەیەکە تایبەتە بە بەرزبوونەوەی پلەی گەرمی زەوی و دیاردەیەکە تکراریشە بێتەوە لە ساڵانی داهاتوە. ئێمە ئەمەیان ئەمڕۆ ئەمە حوتەم پێڵەن ساندستۆن یان دەستستۆن ئەمە حوتەم دانەیە کە دێت ڕوو لە هەرێم و ڕوو لە باشوورەکات. ئێمە بگرە باشین لەم حاڵەتەیە ئێمە بەپێی کوالیتی ئیندێکس هەوای کوالیتی هەواکەی کە هەمانە ئێستا ئێمە لە 120 و 130ە بەڵام لە بەخایە لە سەر و 200
بە هەموو نوعێکە هەموو قیاسێک نابێت لە 20 زیاتر بێ لە 20 زیاتر بوو مانای ئەوانەی کە بە تایبەتی تەنگە نەفەسنیان ڕەبوویان هەیە ئەوە قورسیان تەنەنگە هەناسەدانیان قورسە بێەوە باشترە زۆر نەمێننەوە لە دەرۆم و پێڵێن ئەنهێڵتی هیچ شێوازێکی دەستکردی تایسیرێکی ئەوەی نابێت ئەوەی کە هەیە زیاتر تەبیعیە و تایبەتە بە بەرزبوونەوەی پلەی گەرما لەم شارانە زۆر باشە دکتۆر یەکێ لە هۆکارەکانی کە بە تایبەتی لەم ساڵە گفتوگوی لەسەرکرێ دروستکردنی ئەو بەنداوانەیە کە وڵاتانی دراوسێ بە تایبەتی وڵاتی تورکیا کردوێتی ئەمە تا چەند کاریگەری بەجێشتووە کە ڕێژەی ئاو کەم بێتەوە و بە بیابانبوون زیادی کردبێ لە عێراق بە بیابانبوون کەمی ئاو نەبوونی سەرچاوەکانی ئاو کەمی هەڵم وشکی لە ڕێژەی ڕوتوبە لە هەوایە ئەمە هەمووی تاسیرێکی مباشی هەیە لەسەر بوونی بە بیابانبوون و وشک هەڵاتنی ئەو زەیانی کە لە چوار دەورمانەیە و نەبوونی پشتێنەی سەوزایی بە دەوری ئەو شارانەی کە هەیە وڵاتانی دراوسێ بەرداخەوە پرۆتۆکۆڵمان هەیە قانونی دەولیمان هەیە بەڵام ئیلتیزامی پێوە ناکەن پێویستە ئەو کەمکردنەوەی ئاوەی کە دێ بەرەو کوردستان و بەرەو عێراق بە کاملی بۆتە هۆی مای ئەوەی کە ڕێژەی ئاو دابەزێ سەرچاوەکانی ئاو وشکە و هەڵم بە هەڵم نەمێنێ و ئەوەی کە ئەمێنێتەوە ئێمە زیاترین لە سا هەفتایی سەرچاوی ئەو ئاوەی کە هەیە بۆ بەنداوەکانمان لە دەرەوەی عێراقا باشە ئەوە کێشەکەمان باشە دکتۆر پێم بڵە بۆچی ئەم خۆڵبارینە زۆرتر لە عێراقا بوونی هەیە کە لەگەڵ خزم و کە سوکارمانە قساکەین لە وڵاتانی دەرەوەڵێ ئەمە خۆڵبارینمان هەر نییە ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە بۆ ئەم خۆڵبارینە زۆرتر ئەم ناوچانەی خوارەوە ئاگرێت عێراق بەپێی هەموو لێکۆڵینەوە تازەکانی کە تایبەتە بە کلامەتی چەند پێنجەم وڵاتە کە بەرکەوتنی مباشری هەبێت لەگەڵ سروشتە و پێنجەم وڵات دەبێت لە خراپترین ئەو وڵاتانی کە ئاماژان پێکراوە لە گۆڕانکاری لە کەش و هەواکەیانە و ئێمە ڕقم پێنجین بەداخەوە حەز ناکەم بیسەرن و بینەران بترسێنم بەڵام ئەمە حالێکە بێ ئەمە خۆمان گونجێن پێنجەم وڵاتین لە خراپترین ئەو وڵاتانەی کە ئاماژان پێکراوە بە تایبەتی لە راپۆرتی ئەخیری وەزارەتی دەرەوەی ئەمریکا و کە باس لە ئەو وڵاتاناکە کە کلایماتیک چین تەسیریان تێکا و ئێمە ڕقم پێنجین لە خراپترینەوە باشە دکتۆر باسی پشتێنەی سەوزەکرێت بە وڵاتی عێراق تا چەند ئەمە ئەبێ بچێتە بواری جێبەجێکردنەوە ئێستا درەنگە ئێمە وڵاتی عێراق بە تایبەتی پێویستی بە 14 ملیۆن بەلایانی کەمەوە دار و درەختەیە بنێژرێ ئێستا دەست پێ بکەین ئێستا درەنگە باشە لە دوێنەیە بە تایبەتی وەکو خۆش ئاماژۆپیا لە بەغداد ڕێژەی خۆڵبارینەکە زۆر زیاتر بۆ وەک لە هەرێمی کوردستان ینی خەڵک بە شێوەیەشی گشتی هاتنە دەرەوەیان دوکانیان داخزەر وەکو سەردەمی کۆرۆنا ئەم ڕێژەیە ئەگەر بەردەوام بێ کاریگەری چی خراپتر بەجێ هێڵە لەسەر تەندروستی وەلایەنەکانی تریش کاریگەریەکان دووسێ کاریگەری هەیە یەکەمان لە ماوەی لە شوێنێت باڵێن هەناسەدان و تەنگە نەفەسی کە بڵێن سەحیە و گواستنەوەی ڤایرۆس و ڤایرۆسەکانە لەگەڵ ئەم هەوایە سەرچاوی هاتنی ڕەشەباکەی کە خۆڵەکەی پێوەیە ئەوە دەورەبینێ ئەگەر لە شوێنێکەوە بێ کە زیاترین بڵێن مەوادی پۆلیوشنی هەبێت ئەوە تەسیریە بێت لەگەڵ ئەوەی کە ئەکتیڤیتی خەڵکە بێ بوەستێلەوە کاتانە باشە ئەم دیمەنانەشی کە ئێستای بینین ئەمە هەموو دیمەنی دوێنەیە کە خۆڵبارینەکە زۆر بە چڕی بۆ لە هەرێمی کوردستان و لە عێراق بە شێوازێکی گشتی دکتۆر بابەتێکی تر هەیە ئەڵێن ئەم ساڵ عێراق بەگشتی ڕوبەڕووی 100 جار خۆڵباری نەبێتەوە تۆ باسی لێوە کردوتت ئەمە هەفتەیەمین جارە ینی هێشتانەوە 3 جاری ترمان ماوە بۆ ئەوی کە خۆڵبارین ڕۆبالێرەیان ئەوە بەس پێشبینیەکە ئەگەری گۆڕانکاری پێشبینیەکە بەم شێوەیە لە 20 ساڵی داهاتوە ساڵان نێکیەت کە زیاتر لە 7 جار 10 جار 20 جار خۆڵەبارێت هەر ڕۆژەی هەر خۆڵبارینێکیش 2-3 ڕۆژەخانێ ینی ئەگەری ئەوە هەیە بەپێ ئەو داتایی کە بڵاو کراوەتەوە ساڵێک لە ساڵەکانی تر نازانەوە ئەم ساڵ بێ ساڵی داهاتوو بێ 300 ڕۆژی خۆڵبارینە زۆر ڕۆژ بەڵێ لە 360 یعنی 6 ڕۆژمانە بێ ئەمە بەداخەوە ینی باشە دکتۆر ئەم بابەتە بۆ نمونە دقیقیان ئەم بابەتێکی زانستیە بەتەواوەتی و بابەتێکە خراپی گۆڕانکاری لە کەش و هەوایە بۆتە هۆی ئەوەی کە
عێراق ببێ لەو وڵاتانەی کە دۆخی تەندروستی خراپە ڕوام بەداخۆ من ناڵم ئەمێ خەڵک بترسن بەڵام وە حالە باشە دکتۆر ئەگەر ئێمە بۆ منە ڕێژەی سەوزایی زۆر زیاد بکەین ئەتوانین ئەو سێسە ڕۆژەی کە تۆ باسی لێوە کرد کەمی بکەینەوە بە زیادکردنی ڕێژەی سەوزایی بەتەگیت پشتێنی سەوزایی و زیادکردنی ڕێژەی بوونی مسەتەحاتی مائی و سەوزکردن و خۆپارێزی و بەردەوام بوونی کەلتوری ماسک لە ئێمە تر نابڕێتەوە بێ بەردەوام لەگەڵی بڕابین و ئەم شێوازە ئەبێ خۆمان بگونجێنی لەگەڵیا و داوای یارمەتی لە وڵاتانی دەرەوە بکەین بۆ ئەم بابەتە بەڕاستی بابەتێکی گرنگە وەستیارە و داواکەم لە حکوومەتی هەرێم کە کاری جدی لەسەر مۆزوع بکرێت. زۆر باشەکەەوە ئێوە کەسانی پسپۆرن لەم بوارەیە ئەتوانن پێشبینیەکان کە ئاوا باسی ڕۆژەکانەکەین ئەوە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی لە ساڵێکا چکە ئەمە گرفتی تەندروستی زیاکە گرفتی خەمۆچی و کۆمەڵە بابەتی کە زیاکە قبولمان بوو ئێستا بوو بە سێسە ڕۆژ بەڵام ئێوە دەرخستەیەک بۆ نمونە توێژینەوەیەک بۆ نمونە وردەکاریەک لەسەر ئەم بابەتی خۆڵبارینە ئەگەر بیخێنە بەردەمی دام و دەستگا بەرپرسەکان بتوانن چارەسەرێک بۆم بابەتە بدۆزینەوە. وەکو پێم وتیام کێشەیەکی جیهانیە ئێمە و هەموو دام و دەستگا زانستەکانی کە تایبەتی زانکۆکان هەیە لە خزمەتی حکوومەتی هەرێمین بەڵام کێشەیەکمانە کێشەکە بەڵەنگەردونیە ئەبێ ئێمە هاوکاری دەرەوەمان پێویستە هاوکاری وڵاتانەمان پێویستە کە بە تایبەتی سنووقێکی تایبەتیان داناوە بۆ ئەو وڵاتانی کە زەرۆمەنە بن بە گۆڕانی کەشوهەوا لە 20 ساڵی داهاتوە بگرە لە 2009 تا ڕێژەی پلەی بزیابوونی پلەی گەرما لەم وڵاتەیە زیاکە بە شێوەیەکی بخراپ ئێمە ئەبێ لە ئێستاوە خۆمان گونجێن ینی لەواچە هەرێمی کوردستان بێ مایی وەکو پوڵێک وەکو بۆ ئەوەی کە دانیشتوانی خوار و باشووری عێراقیش ڕووبکەنە ئێرە هۆکارە مرۆیەکانی خەڵکی عێراق بۆ نمونەوەی کە گفتوگۆی لەسەرەکرێ هەندێک لە دانیشتوانی عێراق لە خوار و ناوچەکانە بەهۆی کەمی ئاوە ناوچە و گوندەکانیان بەجێشتووە تەنانە دەوی جێگەی دڵخۆشی بوو دارخورماکان بوو ئەوانەش ئێستا پشتگوێخراوە لە بەرەوەی کە ناتوانن بەروبوومی لێوەرگرن ئەمەش کاریگەری بەجێشتووە لەسەرم بابەتە یاکەم کاریگەری ئەوەیە کە پێڵەن دیسپلیسمنت خەڵک ڕوو لە شوێن لادێکانەوەکە بۆ ناو جەرگەی شارەکانی باشوورەوانە وردە وردە بەتایبەتی هەنێ محافەزە هەیە بەتاوەتی کاریگەری تاوایان لەسەر بێت کە وەکو ئەنبار و وەکو نەجەف و کەمی کوشت و کاڵکردن کەمی کوشت و کاڵ و نەبوونی و وشک هەڵاتنی ئەو توێژەی کە ئەو تەبەقەی کە پێڵەن تەبەقەی کە بەسوودە بۆ کوشت و کاڵ نەمانی ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ینی پێ دەڵم بە پێی ئەو راپۆرتانشی کە هەیە کێشەی سیاسی و بەرکەوتنی سیاسی و بگرە تا ڕادەیەک خراپتریش ڕوئە لە بینی هێزەکانە لەسەر گۆڕانکاری لە کەشوهەوایە و خەڵک ڕۆشتن سەفەرکردن یان ئاراستەکردنی شوێنی جێکانیان لە باشوور و وەسەتی عێراقەوە بەرەو کوردستان. باشە دکتۆر ئەم خۆڵبارینەی کە باسمان لێوە کرد ئەو هەموو زیانەی هەیە لە زۆر شوێنێکش باز لەواکرێڵەن ئەمە خۆی لەخوای حکمەتێکی تایە و سوودیشی هەیە بۆ ژینگەویش ئەوەیە کە چەند زیندەوەرێکی زۆر ورد هەیە ڕەنگە بەڕێگای ئەم خۆڵبارینەوە ئەوانە لە ناو بچن. تۆ تا چەند لەگەڵ ئەم بابەتایی هیچ شتێکی زانستی لەم بابەتە سەرماندوێتی کە خۆڵبارین سوودێک بگەێنێت بە هیچ شێوەیەک هیچ شتێکی زانستیمان نییە کە ئەوە بسەلمێنێت ئەوەی کە هەیە مجرد ئەوەیە کە خۆڵەکە بە هەواوە ئەبێتە هۆی وەکو هەڵگرێک بۆ گۆڕانکاری لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر کە ئەمە باشەکەی هیچ باشێکی لکان نبینین ئەمە بگرە خراپە و بێتە هۆی تو زیابوونی نەخۆشی یان گواستنەوەی نەخۆشی بە تایبەتی ئەو نەخۆشانی کە هەناسەدان و با بڵێن بەهۆی هەناسەدان و بپێڵێن ئێربۆرن ڤایرۆس ئەوەی کە بە هەوا گوازرێتەوە زیابوونی ئەوە بێتە ئەوە ئێمە گرنگترین شت لێرە ئەوەی کە تەندروستی با بڵێن پشتێنە سەوزایەکان زیاکەین سەتەحاتەکە زیاکەین محاولە بکەین ینی وا بکەین کە ڕوبەری ئاو ئەمانە زیاکەن لە شارەکەمان. زۆر باش دەستە خۆش بێ دکتۆریان سپاس بۆ تاوی زانیاریەکانت ڕاندومان کردی. زۆر بەخێر بێت.